دانیشتوانی ئەم گەڕەکە بەهۆی بێئاویەوە هاتوونەتە سەر شەقام و دەڵێن زیاتر لە مانگێکە بێئاوی چەنجی پێڵچنیون. نە ئاومان هەیە نە معاشە نە کاسبەتی ماوە عالەمە چ بکاتی والله بدێمەوە چەنەوە لە دوو مانجاتی ئاون نای هەرێ والله هەموو ئەو ئاوای ئاوێمە هەموو لەو شقول و ئۆشتانەوە مەشروبخانە ئۆشتی چوە معقولەت خوا پیاوە قوڕ بەسەر پێشمەرگە لەو دەوسێ تەڕانە بکەون مار و مراژ لێ لە تێنان بخنچێ معقولة؟ وتقريبا هو مانجا كوتكت نسر هاوني أونا والله زانا هو شنو تبقى وتكت نسر هاونيك بشكاو ماني هاي كنا بينا أونو بربيتو تتانشك أري والله أكرتن أري والله أكرن هاي تبقى نار والله أنا أكرن بأمه دانشني بشكني بخوينا بدي بكرن هاي تبقى هم بردش بيناكم أمنا أسمع مال زيراني بخواي بطاقتين اسم ترى أشمانة أنا مداي بين زانم بس لوم لي بدأته لوم لي بدأته ولا شندرة أو إيش هاك حكمتي ما إيش أما يفوتان دين بابي بري دزيلنكا كو هاتينو لإيراني حتى صار إيراني بأوش دزيليكا بنهاية بحري کێشەی کەماوی لە وەرزی هاویندا هێشتا لە هەولێر بەردەوامە سەرباری خراپی دۆخی دارایی هاوڵاتیان کەمی ئاوی خواردنەوە لە بەشێ لە گەڕەکەکانی هەولێر ناچاری کردوون بە تەنکەراو بکڕن. والله لە بەگەرما دانیشتینم بەردەن پێ نەکرا خانین 50 متر 50 متر دەتو کارەبات نەبی ئەتو ئاوت نەبی بەردێ پێمەکە ناخن چێ کاکە ڕۆژە کڕین دوو ڕۆژ کڕین سێر تەواو نابی تەواوی بۆ خۆی بۆ ماڵە چی نایە دەبێت 3 ماڵ بێنێ بە 45 زاری ئەرێ وەڵڵە ڕۆژە گنە دوونیە و بەردەمان سا کوژاوەتەوە ڕاتە بێ 3 ڕۆژم بەردە پێ نەکراوە منداڵێکی چکەشمانێ چۆن خۆتان فێنێک دەکەنەوە بە هیچ وەڵام دوێنە گریانم داهات بۆ حاڵی خۆم گریای لە حاڵی بە قورعان لەبەر بێئاوی ئەرێ بەخۆی ئاو نییە یعنی نازان یعنی ئاو سادەترین شتە وەرە پێ حکوومەتێکی ئەمە دەگەوەرە پێ دابین نەکرێ هەی ڕوود ڕەش بێ بە خاتری قورعان ناو سێ ڕۆژان دوتان چی دەکرێت بە 15 دینار پیاوم ڕەبۆتی سوکەرێتی شوگرام سوکەرێتی 3 ڕۆژەم و بەردەیان پێ نەکردی بەڕاستی ناوەڵە 3 ڕۆژەم بەردەمان پێ نەکرد وەڵا دەبی بچینە ماران بینین بەدەبان لۆ مەباڕیدەی ئەرە وەڵڵا بەخۆم فەقەراتم هەیە هەزار نەخۆشیان هەیە. کێشەی بێئاوی تەنها لەم گەڕەکەی هەولێر بوونی نییە و چەندین گەڕەکی دیکەی ئەم شارە هەمان کێشەیان هەیە بەشێکیان دەڵێن بێئاوی وای کردووە بەم گەرمایە نەتوانن فێنکەرەوەی ماڵەکانیان ئیش پێ بکەن ئەوەشی زیاتر هاوڵاتیانی نیگەران کردووە هیچ ئومێدێک نییە بۆ ئەوەی کێشەکەیان بەم نزیکانە بۆ چارەسەر بکرێت. ئیبراهیم زیاد کەناڵی پەیام هەولێر.